پێنتاگۆن دەڵێت هێزەکانی ڕووسیا بەرپرسن لەو دڕندەیەی کە لە بوچا ڕوویداوە. یەکیتیە ئەوروپی دەبێژە جەزایên دژی نەفتا ڕووسی بژارەکە ئەگەر هەمی ئەندام ئەرێ بکەن. ژنان و مناڵانی هەڵاتوی ئوکرانیا لە بەرامبەر مەترسی بازرگانی کردن بە مرۆڤەوەدا. تەماشاچی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوەڕای بەڕامی کورتکۆنەشن من جانی دیلان ئومیدەوارم دەمێگی خۆش وەلمان بووەنە سەر. سڵاوورێزە من ساڵح دەمی جەرجی بۆوە بینەر هێژا فەرمو ئەمژێ ئەمریکایە دەست پێ بکەن. پێنتاگۆنێ بە دوور ناخە کو کریارên هۆڤانەیên لە گوندەوارên کیێڤێ بووی لەسەر دەستێ هێزên ڕووسی بوونە. پەیڤدارê پێنتاگۆن جۆن کێربی گوت ez bawerim ne tenê ji bo me belê ji bo hemî cîhanê diyar e ku hêzên Rûsî berpirsin li dorkiryarên hovaneyên ku li Buça bûn. Mosko rastî tawanbariyên navnetewî dibe li dor gunehkariyên şer piştî vekişîna hêzên Rûsî ji Buça û dîtina termên sivîlan li ser cadeyan. Wezîrê derveyê Rusya Sergey Lavrov û peyvdarê Kremlin Dmitry Peskov ev iddia red kirin û ew wekû ev dîmen û vîdeo sexte binav kirin. Berpirsên Ukranî got herî kêm 410 termên sivîlan li bajarokên derdorê Kiev hatin dîtin ku di van rojên borî de ji aliyê hêzên Rûsî ve hatibûn girtin. وەزارەتی دەرەوە لەگەڵ وڵاتانی تردا بێزاریان دەربڕین لە بەرامبەر تاوانەکانی شەڕ پاشکشانەوەی ڕووسیا لە قەراقی کیەف کە لاشەی مردووی کەسانی سڤیل نیشان دەدات و هەندێکیان لە نزیکەوە کوژراون. دیمەنەکە وەزارەتی دەرەوە لەگەڵ وڵاتانی تردا بێزاریان دەردەدەن لە بەرامبەر تاوانەکانی شەڕ و لاشەی مرۆڤ و کەسانی سڤیل نیشان دەدات کە هەندێکیان لە نزیکەوە کوژراون و ترسناکی لاشە تێکراوەکان کە لەسەر شەقامەکان دەکەوتون یان ئەوانەی بە خێراوی نێژراون بۆتە هۆی داواکردنی سزای قۆرسل لە دژی کرملین. ئەمریکا پلان دێکە کو ئەندامتیا رووسیا د جێڤاتا مافên مرۆڤان یا نەتەوەی یەکگرتیدا ڕاوەستینە بە سەدەما بلندبوونا نیشانên ku hêzên Rûsî gunehkariyên şer li Ukraynayê kirine. Balyozê Amerîka lê netewên yekgirtî Linda Thomas Greenfield banga weyekê kir ku kursiya Rûsya ya civata mafên mirovan ji dest were girtin di encama raportên girêdayî tundûtijiya li dijî sivîlan li bajarekî Buça. Greenfield got peyama wê sade bû ji bo 140 endamên civatê yên ku mehaborî ji bo şermezarkirina êrişên Rûsya li dijî Rûsa li dijî Rûsa deng dabûn bibûrin wê got wêneya Buça û wêraniya seranserî Ukraynayê divê bihêlin em axaftin û kiryarên xwe bi hev girêdin. باڵێزی رووسیا لە نەتەوەیەکگرتوەکان لە ڕۆژی دووشەمە ئوکرانیا و ڕۆژاوای تاوانبار کرد بە هەوڵدان لە دروبڵاوکردنەوە بە تاوانبارکردنی هێزەکانی رووسیا لەو دڕندایەتیەی لە شارۆچکەی بوچە لە قەراغی کیێڤ ڕوویداوە. ئەو تاوانباری ئوکرانیا ناسیۆنالیستەکانی کرد لەبارەی ڤیدیۆی ئەو لاشانەی لەسەر شەقامەکان دەکەوتون و دەڵێ ساختەکاریەکی خاوە. ڤاسیلی نینیزا تاوانەکانی خستە ئەستۆی ئوکرانیا ناسیۆنالیستەکان و وتی کە ئەو کاتەی بوچە لە ژێر کۆنتڕۆڵی ڕووسیادا بوو تاکە کەسێکیش تووشی هیچ توندوتیژی نەبووە. بەرپرسێ بازرگانیە یەکێتیە ئەوروپی ڤالێدیس دۆمبرۆڤسکیس ئیرۆ سێشەمێ گوت جەزایên یەکێتیە ئەوروپی لەسەر نفت و کۆمرە ڕووسی بێگومان بژارەکە ئەگەر ئەندامên یەکێتیە bi tevahî erê bikin. Axaftinên wî tên di demekêda ku wezîrên darayiyên yekîtiya Ewropî yêşne Luxemburgê ji bo guftugokirina encamên aboriyên cezayan û alîkariya darayî ji bo Ukraynayê. Dombrovskis got guftugoyên li dor berferehkirina cezayan da komir û nifta Rûsî jî vehewîne berdewam in. Hemî endamên yekîtiya Ewropî ne li gel cezayên lezgînên dijî nifta Rûsya ne. د دمکێدا کو پۆلندا دخوازە ئەوروپا یەکسەر ئەنرژیە رووسیا ببرە ئەڵمانیا دەبێژە ئەوەی گاف بگاف لە درێژیە چەند مەهان vەیەکێ بکە.
خاچی سووری ئۆکرانیا لە ڕۆژی دوشەمە داوای لە وڵاتانی هەردوو بەرەی شەردا کرد بۆ ڕێگەدان لە یارمەتی مرۆڤایەتیەکان بۆ ئەو کەسانەی لە بارەکانی پێشەوەی شەڕدا دەژێن و هێشتا لە بەرامبەر مەترسیدان. ئێلۆنا سکاینکۆ کە بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنی سکای بریتانی قسەی کرد وتی بە پێی یاسایی مرۆیە نێونەتەوەیەکان ئەرکی ئەوان دابینکردنی ڕێگەیەکی ئاساییشە بۆ کرێکارانی فریاگوزاری لە ئەنجامدانی پشکنینی پزیشکی و گەیاندنی کەرەستەکان بەو کەسانەی پێویستیانە. به سەدان دەربدەرین ئوکرانی ڕۆژە دوشەمێ بەردەوام بوون هەولên xweyên reva ji rojhilat بۆ rojavayê welê da û tevlîtirênên bi qerbalix û trafîka li ser riyên sereke bûn. Lê Kramatorsk به سەدان hewl dan li tirênên mayî yên rojê swar bin, xalên vekolînên yên leşkerî di nav karekî berdewam yên vehewandina qerbalixa xelkê de ne. Kanala Sky News hin wêne nîşan dan û got ew trafîk li dirêjiya 3 kilometran li ser riya Kramatorsk li herêma Donetsk xwebexş kar dikin ji bo vehewandina rewşa bêserûber li îstgehên tirênê Ukranî di revin di demekê da ku hêzên Rûsî li herêmê pêş dikevin. Sivîl ditirsin ku ew bimînin û bikevin navdestê Rûsan. 20 پەنابەر لە ئۆکرانیاوە لە ڕۆژی سێشەممە بە یاوەری وەزیری دەرەوەی ژاپۆن یۆشیماسا هەیاشی گەیشتە فڕۆکەخانەی نێونەتەوەی تۆکیۆ. ئەو 20 پەنابەرە کە لەسەر فڕۆکەیەکی حکومیەوە لە پۆڵۆنیا گۆزرانەوە وا چاوەڕوان دەکرێت بەلای کەم بوو ماوەی 6 مانگ لە ژاپۆن بمێنەوە. ژاپۆن براوایە یارمەتی تردابین بکات ئەگەر هاتوو بە پێویست بوو. تۆکیۆ لە پێشدا 300 ئۆکرانی تر پەسەند کردبوو. سەرۆکی ئوکراینە شەرێ بەردەوامی رووسیا لە دژی وڵاتێ وی وەکو جێنۆساید بناو دکە دەمەکێدا کۆ بەرپرسێن ڕۆژئاوا کریارên هۆڤانەیên رووسیا وەکو ئەو بناو dikin لە گوندەوارên کیێڤ شەرمەزار dikin. وەزیری دەرەوەی ئەمریکا vê heftê serdana Ewropa dike ji bo kombûna li gel hevalbendê NATOyê. Raporta Areş Arabesadî Salah Pîrotî pêşkêş dike lêberî em raportê bibînin em bala we dikişînin serweyekê ku di raportê da wêneyên miriyan hene. هەورد و کەڵی ئاسمانی سەر ئۆدێسای پڕ کردووە. ئەنجومەنی ئەو شارە دەڵێت موشەکەکان شاری بەندەری ئۆکرانیا ناسراو بە مرواری دەریای ڕەشیان کردە ئامانج. ئۆدێسا هەروەها بارگای دەریایی ئۆکراینای لێیە. نوێنەری وەزارەتی بەرگری رووسیا دەڵێت گەمی و فڕۆکەکان دامەزراوەکانی پاڵاوتنی نەوت و ئەمبارەکانی سوتەمەنیان کردە ئامانج کە ئیدعا دەکات پشتیوانیان بۆ سەربازانی ئۆکراینە لە نیزە گەوشێنە دابین دەکرد. کاربەدەستێکی ئۆکراینە ئەمەی بە بەشێک لە کردداری بەدکاری کاولکردنی دامەزراوە خزمەتگوزاریە هەرە گرنگەکان زانی. لە دەمێکدا شەری رووسیا بۆ سەر ئۆکراینە پێدەنێتە شەشەمین حوتو سەربازانی ئۆکراینە ئیدعا دەکەن پاشەکشیان بە هێزەکانی رووسیا کردووە. بەڵام سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمێر زێلێنسکی هۆشداری دەدا کە ئەو خەڵکەی لە نێو مینە جێهێشتراوەکان لە نێو کەرەسەی جەنگی و تەرمەکانی سەر شەقام دەژین تووشی کارەسات بوونە. شوێنێک سەربازانی ئۆکرانیا لە بوچان لە دەوروبەری شار لە ترسان مینەکانی تەڵەیی بە کەیبڵ ڕادەکێشن. ئێمە هاوڵاتیانی ئۆکرانین و زیاتر لە 100 نەتەوەمان هەیە. ئەمە سەبارەتە بە وێرانکردن و قڕکردنی هەموو ئەو نەتەوانە. ئێمە هاوڵاتیانی ئۆکرانین نامانەوێت بچینە ژێرڕکێفی ڕێبازی فیدراسیۆنی رووسیەوە هەر لەبەر ئەو هۆیەشە کە خەریکن لە ناومان دەبن. شارەداری بوچا وەصفی ئەو خەڵکە دەکات کە هێزەکانی رووسیا لە کاتی پاشەکشەدا لە پشتەوە ڕادەستیان بەستون و دەستڕێژیان لەسەریان کردوون. وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت رووسیا تاوانەکانی شەڕی ئەنجام داوە. ناتوانین لە بەرامبەر ئەمەدا بێدەنگ بین. ناکرێت وەکو شێوەیەکی یاسایی چاوی لێ بکەین. مادامێک دڕندەیی رووسیا لە دژی ئۆکرانیا درێژەیە بێت، ئەمە ئەو ڕاستیەیە کە هەموو ڕۆژێ ڕوو دەدات. هەر بۆیە پێویستە کۆتایی بە ئەمە بێنین. بەڵام سەرڕای نیشاندانی بەڵگەی زیاتر رووسیا حاشای هێرش بۆ سەرمەدەنیەکان دەکات. ڕاوێژکارێکی سەرۆکی ئۆکراینیا ئاماژە بە بەڵگەی تاوانەکانی شەڕ دەکات. لە نێوان قوربانیانی تاوانەکانی رووسیا ژن هەن. دەستدرێژی ناموسیان بۆ سەرکراوە و ویستویانە بیانشتێنن. کاربەدەستانی حکوومەتیان کوشت، مەداڵانیان کوشت، بەسەڵاتچوانانیان کوشت، پیاوانیان کوشت کە گەلێکیان دەستیان لە پشتەوەدا بەسترا بوون و ئاسەواری ئەشکەنجیان پێوە دیار بۆ و تەقەیان لە پشت سەریان کردووە. بەڵام سەرڕای نیشاندانی بەڵگەی زیاتر رووسیا حاشای هێرش بۆ سەرمەدەنیەکان دەکات. ڕاوێژکارێکی سەرۆکی ئۆکراینیا ئاماژە بە بەڵگەی تاوانەکانی شەڕ دەکات.
ئۆکرانیا تاوانباری هێزەکانی ڕووسیا دەکات لە ئەنجامدانی تاوانەکانی شەڕ لە شاری بوچە لە غەراقی کیێف. ڕێبەرانی ڕۆژاوا شەرمەزاری دەڕەندایەتیەکان و داوای سزای قۆرستر دژ بە مۆسکۆ دەکەن. شەڕی رووسیا دژی ئۆکراینە وێرانیەکە مەزن دگەل خودی نتن و کاربدەستên ئۆکراینە رووسیا bi tawanên şerî gunehbar dikin. Li bajêrê Boça ya Bakurê Rojavaya Kîv termên sivîlan li ser cadda belavin û destên hindek ciwanan ji piştvegirê dayne û karbidestên xwecihî dibêjin xuya dikit hindek qurbanî keftibin ber eşkencê. Serokê Okrayna Volodymyr Zelenskî leşkerê Rûsya bi kuştina sivîlan û diziye û destdirêjiya seksî gunehbar dikit û bi jînosayt kirdarên leşkerê Rûsya nav kir. Світ бачив вже багато воєнних злочинів. چەندین تاوانên şer li dem û cihên cuda çêbûne. Lê niha demek û kirdarên şer yên leşkerê Rûsyayê bibine dawîtirîn yek li ser rûyê erdê. Li başûrê Okrayna hêzên Rûsya benderê Odîsa bi mûşekan kirine armanc û malbat naçarkirin ji malên xwe birevin. Wezîrê Derveyê Amerîka Antony Blinken gote kanala televîzyona CNN Amerîka tawanên şerî daykumen dikit. We can't normalize this. Ew normal nabîteve. Ev e rastiyeke te her rojekê de çêdibîtin hindî dirindehiya hêzên Rûsyayê devam bike. Kirdarên leşkerê Rûsya li Okrayna bi taybet li bajêrê Buça karvedan hebûn. Komîsyona Ewropî dibêjit armanckirina sivîlan rûyê rastê Kremlin aşkira dikit. The European Union condemns in the strongest Yekîtiya Ewropayê bi tundtirîn peyv gunahên hêzên dagîrkerên Rûsyayê şermizar dike û rûyê rast yê Kremlinê aşkira dike. Karbidestên Rûsya li ser van tawanan dê bêne dadgehkirin. Peyvdarê Kremlin daxuyaniyên karbidestên Okrayna û videoyên kuştina sivîlan red kirin û got bawerî pê nekirin. Ew zanyariye cihê gumanê ne û bawerî pê nayê kirin. Taybetmendê Wezareta Berevaniyê şaştiyên videoyan û dema bûyeran eşkera kirin û bû diyarkirina rastiyan ez vê yekê dibêjim. Li gor dadgeha tawanên nêfnetewî herzê de gaviya kamezin bi ser qanûna mirovaniya nêfnetewî bi tawanên şerî tête naskirin. Yeketiya Sovêt a berê rêkeftina Cinêv ya sala 1954 imza kirbû wil sala 2019. Rûsya bendek ji wê rêkeftinê red kir lê hêşta wekû endam di rêkeftina Cinêv da dimînit. Xalid Fettah, Dengê Amerîka. ئەمریکا و ئەوروپا دەبێژن ئەوێ جەزاین بهتر ئامادە بکەن لە دژی رووسیا پشتی بەلگەیەن کریارên هۆڤانە لە باژارێکە بوچە ئەو کریارên ku رووسیا wan red dike û dibêje ew wêneyên sextene ku ji aliyê welatên Rojava û Ukraynayê ve li ser medya civakî hatine belavkirin. Ji bo ronîkirin û şîrevekirina vê mijarê niha rêzdar Guman Hüseyn şîrevekarê siyasî ji Almanyayê bi rêya Skype bi me re ye. Dem baş mamoste Guman ev tawanbariyên li dor Buça çi li rewşa heyî zêde dike li gor xwendina te? Belê spas bo vexwendinê, spas bo karmend û bînerê we. Baweriya me de heta niha tiştê ku dibên her du alî, her du dijbirê hevdû bi awakî siyasî hemû bikaranînê ser erdê tewzîf dikin li salhê nerîn û berjewendiye. Xelê gava ku em bên pîvana dîrokî û pîvana rojaneyî aniha ku tê bikaranîn em nikarin bidin ber hevdû em bêjin Rûs yani ew tişt wê jê dûr bêt berbariyê me de tiştê ku berî niha Rûsa û Putin yani kiriye li Sûriya bê ya li Lîbya bê ya li dereka dî bê merekarê bibêje ev tiştê ku aniha dibin destê Rûsa tê de heye û Rûs ji bo xatirê ku dîsa vegerin wê dewra xwe yî dîrokiya berê karê her tiştî kar bîne li hember dewletekî dixwest dîmokratiyetê bi hemî awalca xwe pêk bîne û karî bû yani aştiyane bijî derdora welatê xwe û tevlî Yekîtiya Ewropaya Dîmokratîk e. Baş e mamoste Guman eger wabe eger ew belge yani wek bê ew tişte bêne belgekirin ew em bêjin kiryarên hovane wê demê bersiva Yekîtiya Ewropa û Amerîka li gor xwendina te wê çawa be li dijî Rûsya? Yani ez bêjim Rûsya tewanbar e. Ene wê nadûr dikim lê ez bê heta niha cihetekî siyem cihetekî mafdar mafnas mere kar bê li ser ava bike qutbir bike bêje ewa bûye. Heta niha tewzîf dibe siyasiyen. Lê Rûsya ji vî karê hanê baweriya me de nedûr e. Ez bawer nakim Yekîtiya Ewropa û Amerîka ev dewletên dîmokratîk got li ser
بنگهن یاسایی تینا آوا کرن و مافی مروفا تا قوناغا که باش دپارێزن کاربن یعنی دا کبن بێگوت بەرگەی درست دەستێوادا هەبن و تەوانباریە سیاسی تەنێبن. باشە حتا هاب کێمانی تشتێن کو دیارن وێنەیەن کو دەرکەون سەر ڕاگەهاندنێ کو ئەف بێژین کریارên هۆڤانە بوونە وێ دەمێ ینی یەکێتیە ئەوروپی ئەس باوەرم وەزیرên دارایی ئیرۆ کۆم دبن لە لۆکسمبۆرگێ یەکێتیە ئەوروپی باوایکی تایبەت دکارە جەزایên ئەم ببێژن ئابووری بدە سەر کەرتا نەفت یا ڕوسی کو پاڵە خۆ بێ ئاوایکی سەرەکە دەدە سەرێ. ناز باوەڕ ناکەش بەر هەر دەولەتە ئەوروپی بەرژەوەندیەوەی ئابووری نەوەکە هەفتوونە ئەلمانیا دەولەتە هەری مەزنی هەری خودی یعنی اقتصادێکی و خورتە ناو یەکێتیە ئەوروپا باژار دەولەتێکی سیناعیە و بێتری غازا گۆژ رووسیا وەردەگرێژ هەموو دەولەتا بێتر ئەس باوەڕ ناکەم کاربن وەکە یەک سەلک بە هەفتوورە کاربن بڕیارێکی بدن وەک ئەلمان دخوازن بەلکی قوناغ بە قوناغ گاو گاو کاربن وێنا بکن ئەگەر ئەلتەرناتیڤەکی ینی تاقاش خۆرە دیتن جەهەکی دیتر کێمتری یان وەکە بەهای گۆژ رووسیا وەردەگرێت. مامەستا گومان تو بخوال ئەلمانیا دمینە عینە دیارە کو وهایە کو ئەلمانیا هەنێکی گاوەکێ پشوندەمایە لە بەرامبەر ئەمبێژن هەواڵبەندین خۆین ئەندامین دنین یەکیتیا ئەوروپی کو پۆلەندا ژی دەسەرێواندا دەبێژێت دەبێت کو ئەوەکی لەزگین ئەف جەزا بێرن وەرن پێکانین وێ دەمێ ئەلمانیا هەلوەستا یەکیتیا ئەوروپی لە بەرامبەر رووسیا لاواز ناکە زعیف ناکە ینی ئەس باوەڕ ناکەم إجبار ألمان يعني ديسا يكيتيا أوروبا ودولة ضعيف ويعني فقير دي يكيتيا ناو يكيتيا أوروبا دا ألمان بشتبان جوانارا أجر بفيرنجي ببي أدبشم ولوازي بسري يعني يكيتيا أوروبا بتبايا وينا ونما يعني ناكبي واتيغو يكسر مرة كاربي يعني هر تشتي وكا خبكي مرة مجبورة يعني أنا هالألمانيا أزدجي قالك تشت بهابونا ملطي ألمان وملطي ديمقراط نعلمي نفير نبونا قوهما تشتكي بكن وكل روسيا بوتين تشتكي ببيجي وهري سري وملطي وينا كاربن حتى قونا غكي سري وخدا خرج بريارا بوتين أولاتي زندينا يعني نولو بهيسانة وخاصة دولتك وك ألمانيا 85 مليون كستي دنا أبوريا ويخورتا صناعيا خورتا أزباورناكم كاربي ويخونا أزباورناكم أوشي حتى بداوي ألمانيا دحبدن بوي آليدا بله مامۆستا ئەم دەزانن کو بوو دەمەکە ینی دەما دەستپێکردنا ئێریشên رووسیا دژی ئوکراینای دا هەولێن ئاشتیە دەبن کو پرۆسەیەکە ئاشتیە بەرێڤە بچە گفتوگۆ ببن ترکیە ژێ دناواندا دگەرن وان ئەم ببێژن ئاخافتنان میوانداریە وان کرد دەبێژی ئەف کریارên هۆڤانەیên لە بوچە بووی ئەگەر وەرن بەلگەکردن وێ دەمێ وێ ئەف هەولێن ئاشتیە تێک بچن از به آن هاجی هولی آشتیانه تک دچنش بر باوریام به یعنی به مهوانداریا ترکی جنای جبر که ترکی قریبا مافی مروفا بپارێزی و حریص با لسر با مسائل هانی و قریبا گلک تشتال جم خوش و سوریا دجی پیکانی بانا هف بشی روسایه دکریار گروز لهمبر سوریا دکن و چلو قریبا بجا اوکراینا يعني روسيا الهفدو بيني يعني أب مثلا عن باوريه مدى بلكي جانبك شيء أخلاقية لقلك الهفدو صوار لابي بيقومان شبلقى ديار ببي وقلك قفتوغو وقلك بلقى أشتيانجي تيكبيش قمان حسين أشير وكار السياسي تجي ألمانيا مرة بيقلك سباس شو داماته باس بوجي باس دنگ أمريكا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه بەپێ ئەمارەکانی نەتەوەی گرتوەکان هەر لە دەستپێکی هێرشەکانی رووسیاوە 4 میلیۆن کەس لە ئوکرانیا هەڵاتون کە زۆربەیان ژن و منداڵان و بەتایبەتی لە بەرامبەر مەترسی بازرگانیکردنن بە مرۆڤەوە. لیسا باڵکێت ئەم راپۆرتەی ئامادە کردووە و هاوکارمان هاتین مەحموود پێشکەشی دەکات. ئەڤە سنوورێ ئوکراینیا و پۆڵەندایە خالا پشکینی ناشەینی و مەدیکایە
li gor dimahek da tayinetewên yekgirtî rêjeyeka zûra penaberan piraniya wan jin û zarokên piştî Rûsya û Ukrayna dagîr kiriye revîna Polanda û çend rojan li bendê dimînin da ku derbasî snûran bibin. Bêguman gelek ya bi zehmete ez nizanim çi bêjim lê me çi çareyê ne divê em zarokan biparêzin. Li destpêka destpêkirina zêdegaviyên Rûsya, çalakvanên mafên mirovan hişyarî dane penaberan ku çêdbît bazirganên mirovan ewan bikene armanc. Bêguman me tirsî zêde bîn. Pitir ji bo wan jinkên gel zaroka û sinûr derbas kirîn û ew li bin riskeka pir xirab dabîn. Çi ji layê aborî ve yan ji layê diravî ve. Ew yên li şerê revî, wesa dibin serdabirin. Çalakvana mafê mirovan Yolya Enisova dibêjît, bazirganîkirin bi mirovan bi şêweyekî asayî her du serdabirina siksî û tundûtîjiyê bi xwe vedgirît. Polîsên Polandî heta nûket du rewşên destdirêjiya siksî nava penaberan da tûmar kirîne. Xwe bexşkar dikin da ku pêzanînan bidene ewan jinaniyên ku çêdbî di matirsiyê dane. Me dît ku çend zalaman wêneyên jin û keçên sinêle digirin. Em zû digiheştin ku çi dibît bazirganên mirovan li pêş vê yekê bin. Jineka li Kiev li karî digera li Lviv. Wê reklamekê da dît û ev şûle peyda kir. Şûleya ew bî ku çavê xwe bi dite kurekê 15 salî. Pişkeka ji karê wê pêşkişkirina xizmetên seksî bî. Her wisa ew penaberên kar dikin matirsî li ser heye bêne serdabirin. Plana wan gelek yapsana heye. Li destpêkê da çêdbît cihên ew şên lê bijîn bê beramber bihêne pêşkêşkirin. Lê demê ku penaber diçine wêrê, dibînin ku wan tiştek beramber nevêt û çalakvanên mafên mirovan piştrast dikin ku ev karên wisa netrewan e. Eger ku karek hebe divê tiştekî beramber wî karî werbigirî, ev e geleka giring e. Zêdebarî wê, eger divê tu li wî cihê lê dijî kar bikey û xwediyê wê derê daxwaz ji te bike ku tu kar bikey, weke li hotelekê, zeviyan yan jî her karekê dî bikey, wê demê divê tu yê hişyarî van rewşin la waz bî. Nîva Ukrayniyên koçber bûn zarokên, hindek bê belgename derbasî snûran dibin, hindek bi tinê bê deybabin. Ew zarokên wisa matirsî ser heye ku bikevne destên kesên gumanlêkirî yan xirabtir. Şareza şîretan penaberan dikin ku wêneyên belgenameyên giring li ser telefonên xwe bigirin. Her wisa jmara telefonê a polîsên her welatekî ew diçinê bi xwe peyda bikin. Giring e ku peywendiyên xwebexşan û grûpên harîkar hebin. û berdewam digel kesûkar û hevalên xwe baxivin da ku pitir xelek cihê her penaberekî bizanît. Piraniya kesên ji Ukraynayê direvin zarok û dê û dapîrin û her kesî ji wan çîrokek û herwiha hêviyeke siberocê heye. Raporta Celia Mendoza ji Polandayê Rîkar Hüseyn pêşkêş dike. چەند هەفتەیەک لەمەوبەربیرە پەبڵینە ژیانی وەک هەر داپیرەیەکی ئاسایی بەڕێدەکرد بەڵام ئەمڕۆ ئەو پەنابەرێکی ئۆکرانیە لە وڵاتی پۆڵەندا. سەردەمی یەکێتی سۆڤیەتی جاران ئێمە بەباشی دەژیاین. پێم وایە دوای ئەمە پێویستمان بە ڕووسیا نەبێ. نازانم چۆن باسی ئەو بارودۆخە بکەم. بیرا پەبڵینا لەگەڵ نەوەکانی کیێڤی پایتەختی ئۆکرانیایان جێهێشتووە بەهۆی نزیکبوونەوەی مەترسی شەڕ لەسەر گیانیان. بەهۆی شەڕەوە بەهۆی بۆمبەکانەوە چونکە ئەوان ئۆکرانیا بۆمباران دەکەن هێرش دەکەنە سەر لادیەکان. شتی تۆقێنەر ئەنجام دەدەن هەر کەسێک بۆ شوێنێک ڕایی کرد. ئێمە هەوڵماندا بە یەکەوە بمێنینەوە و منداڵەکانمان ڕزگار بکەین. ئەوان فریشتن. ئەو شەڕە تاوانی ئەوانی تێدا نییە. یولیا ئوسیک ژنێکی تری ئۆکرانیە و دایکی دوو منداڵە. ئەو لەگەڵ هاوسەرەکەی بڕیاریاندا کیێڤ جێبهێڵن دوای نزیکی 2 هەفتە لە هێرش و بۆمبەکانی رووسیا. ئێمە 13 ڕۆژ لە ژێر هێرش و بۆمبارانکردن بووین. هاوسەرەکەم پێی گوتم تکایە منداڵەکان لێرە ببە دەرەوە چونکە زۆر ترساون. لیلیا کۆسێنکۆدا پیرەی دوو گەنجە بەناوەکانی تەمور و دەمیر. ئەوان سەرەتا پلانیان ئەوە بوو بچنە خانوویەکی بچووک لە دەرەوەی کیێڤ. بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی هێزەکانی رووسیا بۆ ئەو شارە پلانەکەیان شکستی هێنا و ناچار بە ڕاکردن بوون. هاوسەرەکەم ئێستا لە کێفە ئەو تەمەنی 33 ساڵە ئەو بەڵێنی داوا کە دەگەڕێتەوە بۆ لامان. لیلیا کۆسێنکۆ دەڵێت هەرگیز پێشبینی نەدەکرد کە لە سەدەی 21 و 75 ساڵ دوای جەنگی جیهانی دووەم جارێکی تر شەڕ ببینێتەوە.
داپیرم لە پۆڵەندا شەڕی کردووە بە دڵنیاییەوە زۆر ناخۆش بوو ئەو شەڕم بیرکەوتەوە. بە هەمان شێوە بیرەپەبلینە پێی وایە ئەو شەڕە بریتیە لە گەڕانەوە بۆ مێژوو. بیرمە ئەو کاتە بارودۆخی ئەو وڵاتە و لادیەکانی چۆن بوو. ساڵی 1954ش سەخت بوو، زۆر سەخت بوو. ئای خوایە ئێمە ئاشتیمان دەوێت و دەمانەوێ ئەو سەربازانە بمان پارێزن. تەنها ئەوەمان دەوێ هەموو شتێک باش بێت و ئاشتی بەرقەرار بێ. ئەو پەنابەرانە بۆ دەنگی ئەمریکا ڕایانگەیاند کە هیوادارن بە زووترین کات ئاشتی و ئاسایش لە ئوکرانیا بەرقەرار ببێت بۆ ئەوەی بتوانن لەگەڵ منداڵەکانیان بگەڕێنەوە بۆ سەرماڵەکانیان و لە نەهامەتیشە ڕزگاریان ببێت. د مەها ڕەمەزانەدا نرخێن هەر تشتی بلند بوونە و ڕۆژتوانین باکوور و ڕۆژهەڵاتی سووریە زەحمەتیان گەلە گران دەبینن دە ئەنجاما vê کریز و ڕەوشە ئابووریدا. پامنێرە مەلقامش لە راپۆرتێک ئامادە کردیە. ئیساڵ تەفگەرا کرین و فرۆتنێ ji bo pêdiviyên meha Remezanê lawaz e. Dayîka şivan ji gundewarê Qamişloyê dibêje. Ji ber buhabûnê nikare hemû pêdiviyan bikire. Buhabûna îsal bandoreke ser çand û kiryarên di Remezanê de jî kiriye. Bêtirî cureyeke sereke ji xwarinê jî wê li ser sifrê tune be. Berê me dikirî û te da feqîra û xêr hebû me têra xwe dikirî. Îro ew kar nemaya. و تێن چیزی بازار دکن دۆلار دەخن دەبێ دۆلارە و دۆلارێ مەنینن ماکە پەرێ سووری مەرەنە پەرێ سووری تشتێک پێ نایە نەوانم کارنش خۆر بکرن و نەش فەقیر عەرە بکردن. Ji aliyê xwe ve firoşkar ji û bazirgan buhabûna kelûpelan bi krîza aborî û navdewletî ve girê didin. Ehmed Eniz firoşkareke di bazarê Qamişlo de ye dibêje ku meha Remezanê ji bo wan meheke taybet bû û hemû firoşkar ji vê mehê sûd werdgirtin. Lê îsal tevger gelekî lawaz e. گۆر خۆت بێ مەسەلەن تشکی هەندێک دەبێ ji ber tiş buha bûne nemawek berê berê erzanî bû ana buha bûyî ji bo mesela Ukrayna mesela dolar mesela rêne kiriye bidaet gelek tê ser te fêm kir çawa yani gelek esbabê hene şixul kêm bûye û newek her sale yani. Bi sedema krîza Sûriyê û daketina nirxê lêreya Sûrî li beramberî dolarê Amerîkî her wiha girtina deriyên bazirganî û dorpêçkirina herêmên Bakur û Jilatê Sûriyê sedemên sereke ne ji bo buhabûnê. Şerê Rûsya û Ukraynayê jî bandoreke xerab li ser rewşa aborî li Sûriyê û Bakurê Sûriyê bi giştî kiriye ne tenê got bûye sedema buhabûnê. Lê belê gelek cure jî di bazaran de nematê dîtin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Kurd Connection îro bi dawî hat her şad û bextewar be. Demîra xweş.